برخودانی ایوه هر چهار پارچی کردستان کرده یک او حالته کیسه هەیە لە ڕۆژاوا بەڕاستی کارێکە هەمومان ئەبێ خەریکی بین بیگەێنی گەیاندنی بە مرکەزی قووەت ئەو ملەتەی کە لەوەیە مناڵ بەری پیر پەککەوتە نەخۆش شوێنی نییە دەریەکە خواردنی نادێت ئاوی قسەخانەی نەماوە خەڵک لە برسا مردووە لە سەرما مردووە ئەمانەیە ئەمە بگاتە ئەو وڵاتدارانەی بۆی بیوەسێن ئەم حاڵەتە مستحقیەوە نییە بیوەسێن و قسەیان نەگەڵاکەن با بژین جوابەکانیان چێ پەیامی کورد بە شێوەیەکی ئەوتۆ نەگەیشتە دوای ئەو هەموو نەگەشتووە چونکە محتاجی ئەمەنین عادەتەن ئێمە خاوەنمان نییە یەک نەبووی بە پژمانە ئەدەن بەداخەوە ئەگەر یەک بگرین ئەم وەزعی کە ئیسا ئاوا هەیە بەردەوام بێ لە دووشەمانیەکە قیادات پێیان ئەو وەختان سڵەکەنەوە ئەوان بۆ مستەقبەلەیانەوێ وڵاتی ئێمە سەرۆتی زۆری تایە ئەم شێوەیە ڕووی نەیەمی تۆ چییە بۆ کوردان لە ڕۆژاوا و باکوور و باکوور هەمی ژەوانەی ئینشاءڵڵا ئەو خەڵکی بەتوانە و بیرمەند هەیە لەوێ ئەوە بکە بەڵام داوایان لێکن ئەم شعورەی کە ئالێرایسە هەیە بڕواتە ناو ماڵەکان بڕواتە ناو شارەکانی خۆشمان دەست پێ بە قیاداتەکانمان ئەوەی کە خۆی کردووە پەرلەمان با شعور بکات چۆن دیفاع لە میلەتەی بکات ئەوەی کە بۆ قائیدە و وەزیرە گیر بکاتەوە دابەزێتەوە لەو کەڵەیە و لەو پارە و لەو دەسەڵاتە واقعی میلەتەکەمان بینێت بەرمان زۆرە فەوتانمان زۆر بۆ بەناحەقی مستحقی و معاملەیە نین بەڕاستی نەباشن وڵات سمار کۆردا گەرەێکیم نەباشن ئەم ئازادیت خوازن داخوازە کەس وەرێ کوشتنیدا بەسە کوشتن بەسە تا 15 ساڵە عارب تێ کوشتن بەسە یاکرد ئەم تەعابێ و پەیامە من لەگەڵێک کورد لە ڕۆژئاوای کوردستان و لە هەر چهار پارچی کوردستان ببن یەک ئێستا ئیرۆ دەمدەمەمە کووردا هەموویە ئەم دەوێ ببن یەک ژبەرکۆ دام نەبچن یەک بیەک ئیرۆ دەوێ ئەم یەک بن و ئەم دەنگێکی تەنێ بن ji bo Rojavayê Kurdistan bijî berxwedana Rojava û bijî berxwedana Kobanê her bijî Kurdê Kobanê her bijî Kurdekanê Rojava û her çar parçe Kurdistan. Şerwanê Kurdistan ez gelek baweriya me bi şerwana Kurdistan heye em ji bo axwaxe û ala xwe şer dikin û em heta nebin dewlet heta em nebin millet em nabin tişkî em naxwazin bibin kolê استری ویا دخوازم حسمان هستگی زور برزه که امروکه کردانی هر چهار پارچه باوره کی برز بدونه کی گوره بو پارچگانی تری کردستان کم بوی نداره که برخودانی کردگان لروش آوای کردستان به تنیا نین نه کردانی کوبانی نه لحسگه نه لقامشلو نه لچه پارچگان نه شیونگانی تری کردستان کمونه ایمه او کرن لیره نامه که بو کردانی روش آوا بو کردگانی کوبانی خوراگر برخودانی ایوه هر چهار پارچی کردستان کرده یک همو پارچگانی کردستان کرده یک اوه ماسترین سرکوتنه سرکوتی کرد یه امرو اوه که هر چهار پارچی کرد بو یک